ئەم شەوی یەڵدایە ئەم شەوە گرنگێکی زۆری هەیە لای پەیڕەوانی ئاینی زەردەشتی کە ئەو کەسانی پەیڕەوانی ئەم ئاینان بە شەوی چلە ناوی دەبەن و یادی دەکەنەوە نەچمە لای ئاوات سامەدی نوێنەی زەردەشتەکانی کوردستان و عێراق سڵاو لێ بخات و ئاوات زۆر سپاس چاری عزیز و بینەران لەم شەوەیە ئێوە چیەکەن مەراسیمەکەت تەرچیە طبعا ئەم شەوی یەڵدایە شەوی شەوچەرەیە شەوی زاینیە لەم شەوەیە ڕۆژ لەدایک بووە ئەگەر بە شێوەیەکی ئەفسانە بێڵێنەوە ڕۆژ ئەم شەو لەدایکە بێ لە 21 سێ ڕۆژ باڵغە بێ مراهق لە 21 شەش ڕۆژ پێگات لە 21 دوانزە ڕۆژ کامەڵە بێ و بەرەو نەمانەچێ لە 21 نۆعەفو بەرەو نەمانەچێ هەتاوەکو 21 دوانزە ڕۆژ لەدایکە بێتەوە بە شێوە ئەفسانەکەی کە تێبگەن کە ئەڵێن خەڵک چەند ڕۆژ شەوی لەدایک بوونی ڕۆژە و لەم شەوەیە کە درێژترین شەوە لە جیهانە کە ئەم شەو لە سێ بەشی جیهانە ئەم شەو درێژترین شەوە لە هەندێک شوێن 20 دقە لە هەندێک شوێن 40 دقە لە هەندێک شوێنیش چارەکێک درێژە بە پێی ئاستی ڕۆژ لە زەویەوە و بۆیە ئەم شەوە مەدەم لێکێکە لە شەوە درێژەکان لەم شەوەیە ئەبێ ئاگر بکرێتەوە ئەبێ چارچرەدا بگیسێنێ و لە هاوینە تاوەکو ئێستا خواردنیان وشک کردوێتەوە ئەمە لە زمانی خۆی لە زمانی مێترایەکانەوە لە زمانی زەردەشەکان و تا ئێستا ئەو خواردنانەی وشک کراوەتەوە دانرێەوە ئەبێ لەو ڕۆژەیە ئەو خواردنانە دانرێن کە کوردەواریە و کە خۆیان وشیەکەنەوە و دیسانەوە مناڵان جلی سەوز و سووری تازە لە بەرەکەن جەژنانەیانە درێتێ ئەبێ ئاگر بکرێتەوە ئیتر بە ئاهەنگ و بە گۆرانی و بە شعر و بە قسەی خۆش و نەستەق و ئەمانە جەژنەکە خۆشەکەن و ئێمە لە هەموو جەژنەکانمان بەڕاستی شەرابدا ئەنین هەناردا ئەنین و وشکەمەنیەکاندا ئەنین بە تایبەتی ئەو شتانەی کە سوورن وەکو هەنار و وەکو شووتی لەبەرەوەی کە ئەمانە ناوکیانتیایە ناوکیش بە مەبەستی ئەوەی کە بەرەبنەوە بنێنەوە کە ئەوە نییە کا شتێک زۆرە بێتن و ئەمە ناوکی زۆرە هەنار ناوکی زۆرە بۆ مەبەستەی کەنەوەیەکی زۆر بنێردێتەوە و خێر و بەرەکەتێکی زۆر بێتە ئەو شوێنە بە تایبەتی وڵاتەکان واتە ئەوەی کە ناوچی هەبێ ئێوە لێرە دای ئەنێن لەبەری کە نەوەی زۆر بێ ئەوەی هەموو شتێک ناوکی هەیە ئەوەی کە ناوکی زۆر بێ دووشت ناوکی زۆرە شووتی و ئەمە کاڵکۆنی پێڵێن ئێمە لەگەڵ ئەمە بەڵێ ئەمە ئەم سێ هینی زۆرە لێرە شەرابیشتان داناوە ئێمە طبعاً ئێمە هیچ جەژنێک بەبێ شەراب مقدس نییە لای ئێمە پیرۆز نییە شەراب پیرۆزێکی خۆی هەیە بەڕاستی لە لای ئێمە ئەبێ لە هەموو جەژنەکانمانە شەرابدانرێ لە خۆشی و ناخۆشی شەرابدانرێ یەکێکی تر کە زۆر سەرەکیە لە لای ئێمە ئەوەیە کە ئەبێ درەخت بڕێنین لەم ڕۆژەیە ئەبێ درەخت بڕێت کە درەخت بەرەکەتە درەخت سوودی زۆرە درەخت یعنی دوم ئۆکسی دەدا هەموو درەختێک ئۆکسسیجینی 12 نەفەرەدا دوم ئۆکسسیجین وەرەگرێت لەبەرەوە هینی هەیە بەروبوومی هەیە درەخت سێبەری هەر هیچ نەبێت درەختەکە ئێتوانی دارەکەی بەکاربێنی بۆیە درەخت چاندن لە لای زەردەشەکان لە هەموو مەراسیمێکمان زەڕورە بێجگەلۆ من لێرە لە کەناڵ چایتە جوانەکەی ئێوە داواکەم کە هەموو دایکێک ئەم جەژنە بۆ مناڵەکانی باسکا بە تایبەتی زۆر زەڕۆرە کە ئێمە وڵاتێکی ژێردەسەی داگیرکراو بووین ئێمە جەژنەکانی خۆمان نەزانیەوە کاتی سەدام حوسێن دیکتاتۆرە داگیرکەرەکان نەمانەزانی یەڵدا چیە نەمانەزانی بەڕاستی یعنی ئەم جەژنانەی تیرکان و ئاوان و میهرگان و ئەمانە نەمانەزانی چیە چکە مەمنوع بوو لێمان لەسەر نەورۆز لەسەر ئاڵای کوردستان چەندەها کەس ئیعدام کرا ئێستا کاتی ئەوەیە کە دایکەکان فێری مناڵەکانیان کەن فێری نەوەکانیان کرد خۆشبەختانە لە 2015 ئێمە وەکو ڕێکخراوی ئێستا یەکەم کەس بووین ئەم جەژنەمان پیرۆز کرد کە بە سەدان تەلەفۆن توانیمان 25 کەس کۆکەینەوە ساڵی دووەم 2016 توانیمان 125 کەس کۆکەینەوە ساڵی سێم و تا ئێستا مەطعەم نییە ڕێستۆران نییە هۆڵ نییە ئەم جەژنە لە هەموو ماڵێک لە هەموو جادێک لە هەموو شوێنێک ئەم جەژنە پیرۆزەکرێت و ئەمەش خۆشحاڵیم بەوە و پیرۆزی ئێوەش بێ و پیرۆزی هەموو هاوڵاتیان و هەموو کوردستانیان و هەموو زەردەشتیانی جیهان و هەموو کوردێکی کورد پەروەر بێت سامەدی نوێنەری زەردەشتیان لە کوردستان عێراق بڵێ ئەوەی کە بینن لە سەرای زەردەشتیان یادی شەوی یەڵدا دەکرێتەوە بە دانانی چەندین میوەکە ئەو ئاگرەشی تایە و ئاگرمان هەیە میوزیکمان هەیە ئیتر ئەم شتانە مناڵێکی زۆری لێ جەژنانەمان بۆ داناون دیاری و ڕێزێنانە بەخشینەوە بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بەڵێ ئەمان ئاگرەکەنەوە لەم شەوەدا هاوکات ئەو میوانە دانێن کە ناوچی زۆرە ئەمە وەکو سیمایەک وەکو سمبولێک ئەمان یادی ئەم شەوە دەکەنەوە